هاتوونەتە لای مختاری گوندی لێڕێ شێخ عومەر عەبدوڵڵا بله زەنانی مختار جەوەکە ساردە لێرە دایم بله جوەکە ساردە دوایە بله ساردە ئێمە هاتین خەریب و تیشەر دەبەرکەین کە ئینە ئێرە سەرەکەم بە قەمساڵەشە گەرم نابیتەوە نه ایره ساردە زۆر شارەزان نەبی ئەنی هۆپسانای نایتە ئێرە ساردە بە هاوینانی شەروا خۆشە هاوین هەر لە هاوینا حەسکای مبەردی هەپێنە کە دەرێ ڕوونێ عەدەتیە وەڵای ئەوەیە جەو ئەرێ وەڵا خۆشە زۆر جا ڤیوی شوێنەکەشتان زۆر خۆشە هەموو بەلێ. شاخ و داخەتان لێ بەلێ، دیارە بەجا. سەوزایی وێجا دار دێشین بێ ئەنی دنیا دێوە لێ هەتافتە نادەت ئەرێ بەخوا خۆشە ئەرێ وەڵا خۆشە هەر بۆ خۆت لە مناڵیەوە لێرە بووی هەلێ بەلێ لەدایک بووی هەل مناڵی بە لێرە بوونە لێرە چەند ماڵی لێە ئێستا 100 ماڵ 100 ماڵ 100 ماڵێ لێرە ئێ. 100 ماڵێ ئێرە شێلدیۆنە و مەسیفە و بە هەرکێ ئەی لەگەڵ جای بەهاری بینت چۆنە حەزم لێ تۆ هەر خواردنێ بێ دەخۆما حەزت لێ نیە لە جای بەهاری ناوەڵە حەزم ئەی دیۆنیە سترک چۆنە ستەرکە باشە بە ساڵێ خواردنەکە؟ 10 جادێ خۆم هەن دوو جار بەلێ ئەر باشە ئەرێ وەڵا بەسن تامی چییە؟ تامی خۆشە وەڵا باشە جا چۆن بچم لێکەمەوە وەڵا هیتە ناگە یال بە نەزۆرای هەیە ئەی بۆ ناگەمێ کاکە بۆ ناگەمێ وەڵا من نزانە هەز بێن تە ناگە ناخۆدێتە باینە نوکە ئەی بۆ ناگەم پێم هەیە و کارم لە پێایە و قڕان باشە ڕۆم ڕێکە خۆش نییە ڕێک نییە شکێرە و دارە و بەرە و ئەی تۆ چۆن نەگەی وڵازگەمێ ئێمە ئەژی گەم زۆر هیلاک بووین لە ساڵ بەڕێن وابزان ساعتێکەوە نیە ساعتێکە ساعتێک دەبێ بەلێ هەر مردم هەر لێ واگەشتین بەڵام دیمەنەکە ئەوەندە جوانە سروشتەکە ئەوەندە بەلێ، جوانە. دەبێنە هیچ هەست بە ماندووبوونی ناکەی هیچ هەست بە کات ناکەی نازانی کا چۆن ڕۆ بەس تێرکەن نەستروتەکە جوانە زۆر ئەرێ بەخوا ڕێگەڵی ڕسمە وابزام گەشتین ئەم گەشتین خۆش دانیشتون بەلێ وای ئێمە مردین سڵاتان لەبێ خير بين خير شلونك؟ سلام ورحمة الله وبركاته باشن وای ستێرک لێکردنەوە ئەوە دانیشتنێکی خۆش بێ خۆشە خۆش دانیشتون زۆر سپاس چاوانن باشن الحمد لله ستێرکێ باش لێکرەوە همیشه ماندی بی مش بین خودمش استراحتت که ئێستاحەت دەکەن بله ئێ وەڵا بله ئەرێ وەڵا من دزی بخودێ بینی خۆم و خۆت بێ باشە ئەرێ ئەوە منی گەیاندە ئێرە گینانە دەگەشتم زۆر زەحمەت بوو ڕێگەکە وای مردین ئێستا وانە ستێرکن هەمووی بله همه سپر که شتی تریشت لێ کردوتەوە بله. ما گونیەکەی پڕە بله وەڵا فەردەی پڕ کردووە ناوت چییە پورێ صافیا سافیە وەڵا سافیە خان یەک تورەکەی پڕ کردووە تۆ حەزت لە ستێر خلاص خم خم زور اشترك استفاده بو جاني بشر ئەتامی خۆشە بله خوشه بو بشر استفاده زوريه ئەی سێڵفی ناگرن بله والله اگر تشتاکی جوان ببینیم تلفنی رسمکی لی بگیرینی ڕسمی خۆتان ناگرنەوە نه والله انتظار نیا. تو نگیرمه بس اگر تشتاکی جوانیش بینم گلاگ بیتن گیاکی جوان بیتن رسم لی بگیرم مار بیت تشتاکی او جوان لە بیتن فەیسبوک وشت بڵاوەکەیتەوە والله يا من هاتش الفيسبوك انا زانم بس بما بعد نشان من ضالت خدام ئەڵێ ڕسمی مار دەگری يه مارا ويتشتو بالي مار بله. ناترسی لێ ئەی لا چۆن لا ئەی چۆن ڕسمیەگیری والله الرسم دقيرم ستا ستێرک لێرە هەیە ئەوانەی بەلێ، بالي بالي هاي لەکوێ کووە ئەوە هەوە هاواوە ئەوە أبا أبا يا ئەوە یە. کەمێک دقا ئەوە جاسایمە زۆر بەرزین وانە زۆر هاتوونەتە بەرزایی بەلێ جاستێک خۆشی حەزی لە شوێنی بەرزە زیاتر بەرز و شوێنی ئەوەی بەرد و ئەو شتانەی لێبێت بۆیە بە ئیسپانی پێڵێن ناوێکی هەیە پێڵێن تەنیا بەمانای تەنیا دێت لە هەنێ شوێنیش پێڵێن کلکی بیابان جا ئەمە زیاتر لە ناوەڕاست و ڕۆژئاوای ئاسیا دەڕوێت ئەمڕۆوەکە یا بڵێن ئەم جیایە ناوە زانستێکی پێڵێن ئێرێ موروس لە موروچێ ئێرێ موروس
جا ئێرێ موروس لە خێزانی چەند ڕووەکێکی دیکەیە کە پێڵێن ئافودیل ئەمە جۆری زۆریشی هەیە هەر لە ئاسیا نزیکەی چل جۆری هەیە ئەمە کە لە کوردستان دەڕوێت جۆرەکە کە ئەتوانێت خەڵک بیخوا و ئەوانەی دیکەش زۆر بەیان وەکو دەرمان بەکاردێن